وڵاتەکانی دراوسێمان لە داگیرکاریە دەستێکی باڵایان هەبووە لە کێشەکانە بۆ گەلی کورد لە ناوچەی کوردستانی باشوورە، بە تایبەتی ئێران کە بووە هۆی داگیرکردنی هەڵەبجە و کیمیایی کرا بەسەر هەڵەبجاوە. تورکیاش بە هەمان شێوە لە دوای ڕوخانی ڕژێمی بەعس بۆ هۆی داگیرکردنی هەندێک شوێنی کوردستان و وەردومانکردنی ناوچەکانی قەندیل و دەڤەری دهۆک و زۆرینەی ئەو لادەیانەی کە لە شاخی برادۆستان زەرەری زۆریان پێ ئەگات لە ڕووی دانیشتوانەوە ناتوانن ئێستا بەتەواتی بڕۆنەوە ناو لادەکانی خۆیان، بەردەوام بن لە کار و پیشەی خۆیان، بەردەوام بن لە کاری زەراعیان. ئەمە بەڕاستی ستەمێکە لە خەڵکی ئەو دەڤەرە ئەکرێت. ئەنجا ئەگەر بێنە سەر ئەوەی کە ئێمەی گەلی کورد ئەگەر کورد خۆی دەست پێشخەر نەبێ بۆ هەندێک داگیرکاری لە ناوچەکانە، باوەڕ ناکەم کەس بتوانێت سنوور ببەزێنێت. هەرگیز ئێمە لەگەڵ ئەوانین کە تورکیا بێت ناو کوردستان داگیر بکات. ئێمە هەمومان ئەتوانین بە پێکەوە وەکو یەکێتیەک پتەوبین لە دژی داگیرکاریەکان. هەستین بە نەکڕینی کاڵاکانی و شمەکی تورکیا، ئەتە چ بە خۆراک بێت، چ بە جلوبەرگ بێت، چ بە هەر شتێکی کەی بێ لە ڕووی بازرگانیەوە سەکتە بدەین لە کارەکانی تورکیا بۆ ئەوەی هەوڵ بین ئێمە شمەکی ناوخۆ زیاتر پەرە پێ بدەین، خواردنەکانی ناوخۆ پەرە پێ بدەین لە ڕووی زەراعیەوە، لە ڕووی بڵین کشت و کاڵەوە، لە ڕووی کار و پیشەی دەستی خۆمانەوە بەرهەمی ناوخۆ زیاتر بەکار بێنین، واز لەوانەیە تورکیا بێنین. چونکە تورکیا ئەگەر دژی کوردانی تورکایە، دژی کوردی کوردستانی ئێمەشە. هەر ئەوە نییە، چونکە دوژمنی هەر پارچەیەکی کوردستان دژمنی سەرەکی کوردستانی باشووریشە.